یانەی سیروانی نوێ لە دواساددا سەرکەوتنی بەسەر ئاراراتی میوانی تۆمار کرد و جیاوازەکەی لەگەڵ هەندرێنی پێشەنگیش بۆ تەنها 3 خاڵ کەم کردەوە پێش 9 هەفتە لە کۆتایی هاتنی خولەکە. پاش کستەکەی یاری دەربەندی خان سیروانی نوێ لە هەفتەی 21 خولی نایەبی کوردستان میوانداری لە یانەی ئارارات کرد. یارەکە هەر لە سەرەتاوە بە بێزی کوڕانی ڕزگار عەلی دەستی پێکرد. لا چەند بۆنەیەکیشدا یاریزانان لە گێمی یەکەم هەلەکانیان بە تەواوی لە دەستدا و ئاریان جەوهەریش هەلێکی زێڕینی لەم جەمەدا بۆ سیروانی نوێ بە تۆمارکردنی گۆڵ یەکەم لە دەستدا و گێمی یەکەم بە یەکسانبوونی بە بێگۆڵ با کۆتا. گێمی دووەم بە هەمان سیناریۆ دەستی پێکردەوە. سیروانی نوێ باڵا دەستی نێو یاریگا بوو. ئاراراتیش هەوڵی دەدا لە ڕێگەی هەرشاڵگەڕاوەکانەوە بە گۆڵی سیروان بگا. هەلەکانی سیروان بەردەوام لە دەست دەدرا. لە دوو بۆنەی جادا سیروان نزیک بوو گۆڵی پێشکەوتن تۆمار بکات بەڵام سەرکەوتوو نەبوو. گۆڕانکاریەکانی ڕزگار عەلی بە تەواوی لە یارەکەدا ئەنجام درا و سیروانی نوێ تا کۆتا ساتەکان باڵا دەست بوو. کاتی یاسای یاری کۆتاییە و داوەر 3 خولێک کاتی زیادکراوی بەرز کردەوە. لە ڕێگەی لەدانێکی کۆرناڵێکەوە ڕازگۆ فەرێقی کاپنی سیروانی نوێ تۆپی دا لەستون لە کاتی گێڕانەوەی ئەمیری بەرگریکاری ئارارات تۆپەکەی خستە نێو گۆڵی خۆیان و سیروان گۆڵی یەکەم و پێشکەوتنی لە یارەکەدا تۆمار کرد. دوایەم گۆڵەش یاری هێندەی نەمابوو. تەنها چەند تۆپێک گاڵ و گۆڕی پێکرا و یارەکە بە سەرکەوتنی سیروانی نوێ بەو تاکە گۆڵە با کۆتا. سپاس بۆ توانیمان 3 خاڵی گرنگ بەدەست بێنین بۆی ئەم 3 خاڵە زەرور بوو لە پلەکانی پێشەوە دانەبڕین. ڕاستی هەفتەی پێشوو نەماتوانی براوە بین. زەرور بوو ئەم هەفتەیە بتوانین بردنەوە تۆمارکردن و بینەوە سەر ڕێچکەی سەرکەوتن و لە پلەکانی پێشەوە بین. ڕاستی نەیە بۆیە گۆڵەکەی شەونە تاخیر بووە. ڕاستیان لە شەوت یەکەم و شەوتی دووەم یاریی باشمان کرد. چەند فرسەیەکی شمافۆتان هەبوایە پێشەوە گۆڵمان تۆمار کردای بەڵام دوجار گرنگە و بتوانین ماسی خاڵەکە بین. ئینشاڵڵا لە یاریەکانی داهاتوە بتوانین سەرکەوتن تۆمارکەین و شەبکەی پلەکانی پێشەوە بکەین. ئێمە چەند ڕۆژێک یاریزانەکانی خۆمان ئاگادار کردبەوە کە لەگە فەریقی دووەمی ڕیزبەند یاریمان هەیە. سیروان تیپێکە بەڕاستی ینی ئەدای خۆی لەسەر هەموو یانەکان فەرز دەکاتن. تیپێکی زۆر بەهێزە. ئێمە ئەوەمان دەزانی ئێمە حقیقەتەن بۆ ئەوە ناتوون بۆ یەکسان بوون ناتوبوون کە 3 خاڵەکە وەربگرین بەڵام موافق نەبوون چونکی بمانەوە نەمانەوێ ئەوان لە ئێمە بەهێزتر بوون. گۆڕانکاریەکانی ئێمەش و گۆڕانکاریەکانی کردمان ئەوانیش نەیان توانی کە نە ئەنجام بگۆڕن نە شێوازیاریەکەمان بگۆڕن. ئەو توانیان نەبوو بەرامبەر سیروان نەمانتوانی ئەدای خۆمان پێشکەش بکەین چونکی بەڕاستی سیروان تیپێکە کە بە هەموو شێوازێک ئەتوانین بڵێن بە هەموو شێوەیەک لە ئێمە باشتر بوو. دەستخۆشیان لێ دەکەم پیرۆزیان بیت. بەم بردنەوەیش سیروانی نوێ قەرەبوویش کستەکەی هەفتەی ڕابردووی کردەوە. خاڵەکانی بۆ 37 خاڵ بەرز کردەوە و سوودی لە شکستی ئەندرێنی ژوەرگر بەرامبەر بە سۆران و جارێکی دیکە جیاوازەکەی کردەوە 3 خاڵ کە یاریە کەمتریشی ئەنجام داوە. لە بەرامبەر دانەی ئاراراتیش خاڵەکانی لە 26 خاڵدا وەستاوەتەوە. محەممەد ئیبراهیم کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.